من تافقا حمد صالح برابري كاروباري شيدان وانفال كراواني شاري كويا اما وكو كسوكاري انفال كراواني سنوري كويا بحكم ويك صالانا مانجيك من هيك لو مانجيا ساڵیادی ئەنفالیتی ئەەکەینەوە پێمان خۆشە ئەم ساڵیادە نەبێ بە شتێکی تەقلیدی و دووبارە ببێتەوە و هەر کولانەوەی برینی ئەو کەسوکارە بێت پێمان باشە وەکو دڵنەوەیەک ئەو کەسوکارانی کە تا ئێستا سەردانی گرتوخانەی نوگرە سەلمان یاخود گۆڕە بە کۆمەڵەکانیان نەکردووە هاوسەفەریان بین بیان بین ئەو شوێنانەیان پێ پیشاندین ئەو ژوورە و ئەو زیندانەیان پیشاندن کە ئەوان کەسوکارەکەیان لەوێ زیندانی کراون پێشەوەی بخرێنە گۆڕە بە کۆمەڵەکانەوە یاخود بیان بینە ئەو شوێنانی کە لەناو سەحراکانن ئەو شوێنە دوورە دەستانی کە هیچ هێمایەتی ژیانی تیانێک کە سوکارەکەیان لەژێر ئەو خاکە نەژراون بە توێنێتی بە زیندوێتی خۆڵکراوەتە چاو و دەمولوتیان هەموو ببینیم پیشانیان دێن تا نە ئەوانیش بیریان بچێتەوە نە ئێمەش بیرمان بچێتەوە و کە ئەم شۆڕشە چۆن بووە و ئەم قوربانیە بۆ ئەم نیشتیمانە چۆن بووە دڵنەواییەکیش بێت بۆ ئەو کەسوکارە و هەروەها ئەو نەوانەی کە تازە پێ ئەگەن ببینن کە کورد بە دۆزەخێکا تێپەڕیوە تاوەکو گەیشتۆتە ئەم ڕۆژە زیاتر مەبەستەکەمان ئەوەیە کە ئەم خەڵکە ئەم شوێنی نەبین و بیان بین بۆ ئەو شوێنە و دڵنەواییان بکەین بەڵام سەردانی ئەم جارەمان جیاوازتر بوو بە حکمیەوەی کە تەنسیقێکمان دروست کرد لەگەڵ موسسەی شۆدای عێراقی ئەو داواکاریە کە کەسوکاری شەهید و ئەنفال مەبەستێتی بگەێنێ بە دەنگیان ئێمە توانیمان بیگەێنین و هەڵوێستێکی جوانیان وان هەر لە پێشوازیکردنیان هەم لە وەرگرتنی داواکاریەکانیان هەروەها تەنسیقێکی تەواوەتی ڕاستەوخۆ لەگەڵ بەشی گۆڕە بە کۆمەڵەکانی موسسەی شۆدای عێراقی بکەین کە ئێمە ژۆک و ناوچەکانی تر کۆمەڵە قوربانیمان هەیە لە کاتی دۆزینەوە و ناسینەوەی ئەو ڕووفاتانە بتوانن تەسلیمی ئێمە بکەینەوە ئەو بەڵگەنامە و ئەو دۆکومنتانەی کە لەناو ئەو گۆڕانە هەڵە بگرێتەوە بە دۆکومنت بکرێت لە شاری کۆی بتوانین هەڵیان بگرین و بۆنەوەی داهاتوو بخێنە بەرچاو داواکاری کەسوکاری قوربانیان وەکو هەر تاکێکی خاچی عێراق کە خاوەن قوربانین ئەوانیش بتوانن سوودمەند بن لە هەموو ئەو ئیمتیازاتانەی کە حکوومەتی عێراقیدا بە هاوڵاتیانی خۆی ئەمانیش بتوانن سوودمەند بن هەر لە بیمەی تەندروستی و خوێندن و نەخۆشخانەکانی کە ئەتوانن ئۆفەریان هەیە ساڵانە بۆ کەسوکاری ئەنفال هەروەها ئەو مناڵە شەهید و ئەنفال کراوانەی کە ساڵانە دەرچووی زانکۆ پەیمانگاکان بتوانن لە بیمەی خوێندن و ماستەر و دکتۆرا بەشدار بن هەروەها دابینکردنی کورسی خوێندن لە دەرەوە بۆ ئەوانیش بەتایبەت ئەو دەرچوانەی کە ساڵانەی یەکەمە بن بتوانن ئەوانە بە زووترین کاتدا بمەزرێنن هەروەها داواکاری دووەمی کەسوکاری ئەنفال کراوان ناسینەوەی ئەو ڕووفاتانەیە کە ساڵانە هەڵەدرێتەوە ئەدۆزرێتەوە و لە توبعاتی دانرێت تاوەکو ناسینەوە نەکرێت نەگەڕێنرێتەوە هیچ ناوچەیەک بە حکومەوەی کە ئێمەین گەرمیانە چەمچەماڵە هەر ناوچەیەکی ترە کە خاوەن قوربانین ئەوەندا ئەزیەت نەکێشین بڕۆین بۆ سەردانی گۆڕی ئازیزان لە ناوچەیەکی دوورە دەست و ئێمە نەتوانین بگەینیانەوە ئەو کەسانە تەمەنیان هەیە کەسانی پەککەوتە و بێتوانە و نەخۆشن بتوانین لە شارەکەی خۆی بێت لە مۆنۆمنتەکی شارەکەی خۆی بێت بتوانین بە ئاسانی دەستی پێ بگات و وەکە کەسێکی ئاسایی ساڵانە سەردانی کەسوکارەکەی بکات و دڵنەوەی بێت ئەو هەستەی کە تۆ لەوێ هەستی پێیەکەیت و ئەیبینی بە چاوی خۆت بە زمان باز ناکرێت هەتاوەکو نەیبینیت و وێنای نەکەیت لەوێ و نەتوانی بیگوازیتەوە من ناتوانم با دووسێ وشەی سەم بۆ تۆی باز بکەم لەبەرەوەی هەر تاکێک کە دێ بۆ ئەوێ ئەگەر یەکەم جاری بێ تووشی سەدما ئەبێت یعنی بڕوا ناکات لە یەکەم دقەوە کە دەست پێکەین درێژی ڕێگاکە هیلاک دەکا بەڵام کە بیر دەکەوێتەوە ئەو کەسوکارە چەند هیلاک بۆ لە ناو سیارەیەکی مقەپەتی بەبێ هەوا و بەبێ خواردن و بەبێ ئاو بە برسێتی بە گەرما گەیشتۆتە ئەوێ دان بە خۆتە ئەگری خواخواتە زوو بگەیتە ئەو شوێنە کە ئەگەیتە ئەوێ لە لێواری بیابانەکە لا دەیت بۆ ناو ئەو سەحرایە هیچ هێمایەتی ژیانی تیانە تەنانە ستونێکی کارەبایتیانە بەڕاستی دڵت ئەگوشرێ یعنی تەزوو بە ئازای بەدەن تا دێت ناتوانی بیر لەوە بکەیتەوە من خۆم بەش بە حاڵی خۆم کە دایکم هەرچەند ئەهێنمە بەرچاو خۆم مناڵەکەم لێرە لەناو ئەو چاڵەیە گول لە باران بکری و ئێمە بەبرچاوێ گول لە باران بکرینە بێت هەستێکی هەبێت چۆن بتوانێت داوای یارمەتی بکە بگاتە ئاوەدانی بتوانێت ژیانی خۆی ڕزگار بکە هەرچی ئەەکەی هەرچی ئەبینی فرمێسک بە چاوەکانتەوە ناوەستێ ناتوانی خۆت بخەیتە جێگەی ئەوانە وەکو ئەوان ئازار بچێشی بەڵام ناشتوانی لە بیریکەی هەر کەسێک کە دێتە ئەو شوێنە ئەو وەزعا بینێت ئەگەڕێتەوە مرۆڤێکی ترە دڵنیام لە 100% ئەو کەسێک کە ئەو شوێنە بینێت گۆڕانکاریەک بەسەر ژیانیا دێ لە ژیانیا ئەو شوێنی نەبیرەچێتەوە ناتوانێت پشتگوێی خوا ناتوانێت لە بیری بکات ناوچەکەی خۆمانەوە کاتێک کە ئەم کەسوکارە ئەم خەڵکە لە لادێکانەوە هاتن
پەنایان هێنا بۆ جاشن مستەشارەکان لە ناو شاری کۆی خۆیان تەسلیم کرد وەک هەر هاوڵاتیەکی سیڤیل کە ئەمانە کەسانی مسالمن ئاشتی خوازن ئەوانەشی کە چەک هەڵگرم چەکەکانیان تەسلیمی حکوومەت کرد بۆی بەهۆی ئەو بڕیاری لێبوردنەی کە هەبوو ژیانیان بپارێزرێت بەڵام بەداخەوە لە ناو ماڵی جاشن مستەشارەکان ئەم خەڵکە سیڤیلە برایە تۆبزاوە و لەوێ ژن و مناڵەکان زیاکرانەوە و پەکەوتە و پیرەکانیان زیا کردەوە ڕاستە و خۆ لەبەر نەبوونی جێگا لەبەر قەرەباڵغی و لەبەر خراپی دۆخەکە یەکسەر ئەو کەسوکاریان برد بۆ ناو گۆڕە بە کۆمەڵەکان و لە بیابانەکانی سەماوە چاڵیان بە شەفەڵ بۆ هەڵکەندن و 100 کەس 200 کەس کردیانیانە ئەو چاڵە و خۆڵیان کرد بە سەریانە بە زیندوێتی کە ئەو مناڵانە ئەبینی بە چ شێوازێک خۆیان ناوەتە پەنای ئەو دایکەوە هەوڵیان داوە ژیانی ئەو مناڵە بچووکە بپارێزن دایکەکان هەموو چاویان بەستراوە کچە گەورەکان هەموو چاویان بەسرا بەڵام مناڵێک نبینی چاوی بەسترا بێ ینی بۆ دەرەکەوێت کە ئەو مناڵە یان بە خۆڵ خنکاوە یان لە ترسی ئەو گول لە بارانکردنە زراوی ڕژاوە یاخود لە توێ نامردووە نازانی ئەو هەر لاشەی دایکێک مناڵێک لە ژێریەتی ینی ئەوەی کە ئەیبینی بۆ من زۆر زەحمەتە ناتوانم باسی کە لەسەرێکی بچوو بەقەد مشتی دەستە بێت دوودان لە دنیایەتی ئەبێ و مناڵەکە ئەو دقەیە چۆن ناوی بانگی دایکی کرد بێت چۆن ئەو هەستەیە ترسەی دەربڕی بێکە لەو کاتە و لەو دەنگە زۆرەی کە ئەم هەموو بەیەکەوە گول لە بارانیە کات ئەو شۆڵشەڵە گەورەی چۆن ئەو خۆڵاکە بەسەریا ئایا ئەمە بەتانەیەکی گەرمەیدا بەسەریا یاخود بۆ هەتا ژیانی لێسەمێتەوە بەداخەوە کەم تەرخەمی خۆمانە بەداخەوە بێخەمی خۆمانە خەمساردی خۆمانە کە ئێمە نەتوانین بە یەک دەنگ و بە یەک ڕنگ هەر هەمومانە وایە لە دوای کۆڕەوەکە و لە دوای ئازادکردنی کوردستان کار بۆ ئەوە بکرایە کار بوو لەسەر ئەو کەسوکارە و کرایکە لەو شاڵاوە ڕزگاری بۆ بیانتوانی باە سامپڵی خوێنیان لێ وەربگرن داتایەکیان لێ وەربگرن کە بۆ ئەوی بتوانین ئێستا کاری لەسەر بکەین و بتوانین بیکەین بە بەڵگە و بە جینۆسایدی کوردی بناسێنین کە تا ئێستاش ئێمە لەسەر هەندێک پرس یەکگرتوونین و ڕێی جیاوازمان هەیە ئەمانەوێ زیاتر بۆ مەساڵحی شخصی بۆ مەساڵحی حزبی بەکاری بێنین بەداخەوە بڵێ کەم تەرخەمیەکە لە خۆمانە و لە کەسایەتیەکانی سیاسین کە لە دەرفەتێکی ئاوازێ ڕندێتە پێشیانە و ناتوانن ئەو هەلە بخۆزنەوە هەر گەلێکی تر بێ هەر ناوچەیەکی تر بێ کە ئەو گۆڕە بە کۆمەڵانە ببینێت بەڕاستی یعنی ئەوەندە سامانێکی دەوڵەمەندە ئەوەندە سامانێکی گرنگ و بەبەهایە ناتوانانی پشتگوێ بخۆی بەڵام بەداخەوە نەمانتوانێت دەرز لەو مێژوە وەربگرین ئێمە وەکو خۆمان وەکو بەڕێوەبەرایەتی شەیدان و فاکراوانی کۆیە و هەروەها سەرجەم و فەرمانبەرانی کە لەو بەڕێوەبەرایەتیە زۆرترین هەوڵمان بۆ ئەوەیە کە زۆرترین کەسوکاری ئەم سنوورە بتوانێت بێتە پێشەوە و بە شێوازێکی تەندروست سامپڵی خوێنی لێوەربگیرێت بۆی بە تەواوەتی داتای کۆیە واتە قاعدەی بەیاناتی کۆیەمان لەبەردەست بێت لە کاتی هەڵدانەوەی هەر گۆڕێکی بە کۆمەڵە دۆسەی کۆیە بە تەنها بەراورد بکرێت و بتوانین لە زووترین کاتە کە هیوابەخشە بۆ ئێمە کە بتوانین تەنانەت ئەگەر یەک ڕووفاتیش بێ وەری بگرینەوە وەکو سامانێکی گەورە بهێنینەوە بۆ ئەم شارە و بڵین ئێمە ئەمە یەکێکە لە قوربانەکان کە گەڕایەوە زێدی نیشتمان و گەڕایەوە ناو خۆمان کۆمارمان هەیە لێرە بار وەزیرمان هەیە 65 ئەندام پەرلەمان لەکوێت وەزارەتی شەیدان لەکوێیە